عەبدوڵای کوڕ ئیمامی عومەر ئەم فەرموودەمان بۆ گیرێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی باوشی بێ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم دوعایەدا داوای چوار شتی کردووە لە خوای گەورە بچن ئەو دوعای کە ئەڵێ اللهم إني أعوذ بك من زوال نعمتك بچن ئەو دوعا برایان دۆستانەوە دۆستەوە اللهم إني أعوذ بك من زوال نعمتك دۆزیتەوە برام دۆستانەوە تەواو ئەم دوعایە ئەم فەرموودە چوار بەشە یەکەمیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەنای دەدە لە خوای گەورە لەم چوار شتە فەبۆی ئێمە ئەولاتری نا واتە ئەم چوار شتەش لەسەر پێغەمبەرانیش لا ئەچن پەنا بەخوا کە خۆشەویستترین مەخلوقن لای خوای گەورە سەرەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ اللهم إني أعوذ بك من زوال نعمتك يا ربي پنا بتو أجرم لنماني نعمتكانت ئەم دانشتنەی تۆ نیعمەتە کە هاتوویتە لەم دەرزەیە دانشی نیعمەت چی نیعمەتی دینی بێ چی نیعمەتی دنیایی بێ نیعمەت گەورەترین نیعمەت نیعمەتی دینیە نیعمەتی تەوحیدە نیعمەتی یەکتاخواپەرستیە کاتێ تۆ بە تەنها خوا ئەپەرستی ئەوە گەورەترین نیعمەتە خوا پێی داوی بۆیە بڵێ خوایە پەنات پێرم ئەم نیعمەتەم لەسەر لا نەچێ بڕۆم بۆ قەبرپەرستی و شەخصپەرستی و بتپەرستی کاتێ تۆ ئەهلی جەماعەتی بڵێ خوایە پەنات پێرم لەم نیعمەتە لەسرم لا نەچێ دڵم سارد بێتەوە لە عیبادەت و لە جەماعەت بینیمان برام ئەهلی مزدۆڵ بۆ ئەهلی جەماعەت بوو وازی نا لە نوێژ لەو نیعمەتەیە بوو نەما بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموو خوایە پەنات پێرم لە نەمانی نیعمەتەکانت ئەمە نیعمەتی دینی پاشان نیعمەتی دنیایی پۆستێکت هەیە منصبێکت هەیە زیرەکی بەردەوام پەنا برێ لە خوای گەورە ئەو نیعمەتت لەسەر لا نەدا بەخوا کەس ئازای خۆی نییە کە خاوەن نیعمەت بێ کەس ئازای خۆی نییە کەسی وایە بەم سەرزەویە ڕێئەکە دڵنیابن لەو کەسانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت لەو ئەقسەمە عەلی الله لەئەبەڕە ئەو نەفرە داوای چی لە خوارا خوا پێدا لەوێ بڵێ یا ڕەبی باران ببارێنێ بەم هاوینە بیبارێنێ بەم تەموز و ئابە دە وەڵڵاهی لەوێ محتاج 250 دینار بێ لەوێ شەهادەی نەبێ نەیتوانی بێ خوێندن تەواوکە فبۆیە ئازایی مەکە بەو شەهادە شانازی مەکە بەو شادەی کە هەتە نیعمەتێکە خوا پێی داوی ئەو پارە و پولی هەتە نیعمەتێکە خوا پێی داوی زەلامی وایە بکاتە من و تۆ لەوێ تا شارێکی تر دامان نەگرێ بەڵام نەخۆشە بەڵام بێکەسە بۆ هەر دەریای دەڕوا دەرگای لێ ناکەنەوە فبۆیە پەنابڕێ لە خوای گەورە لە نەمانی نیعمەتەکانی پاشان وتەحەولی عافیەتی یا ڕەبی پەنات پێ ئەگرم لە نەمانی عافیە یعنی چی عافیە ئێستا تۆ لە ئەمن و ئەمانایی کە گۆڕا بە خەوف بە فەزع ئەوە نەما پەنا بەخوا گۆڕا لە ئەمن و ئەمان و بۆ ترس و دڵ ڕاوچێی تۆ ئەمینی لە ماڵ خۆت وەڵڵاهی نیعمەتە بینی مانەجاری وا هەیە بەداخەوە خوای گەورە هەموو لایەک هەموو مسلمانێک دوورخا لەو جۆرە کێشانە کێشەی کوشتن کێشەی دوژمندارێتی وەڵڵا بە چاو خۆم بینیوە 5 خان و 6 خان و نووسراوەکی مەطلوب دەم مەطلوب دەم مەطلوب دەم ڕزە دوکانمان بینیوە مەطلوب دەم نەمان بینیوە خوێن بە نووسینی سوور و فیان لی داوە کابرا ئەمە لە عافیەتا نەبوو دە دوکانیە بوو بێتەوە کار و کاسبیە کرد لە ناکاو ئەم عافیەتە نەما پەنا بەخوا بووە مەطلوب دەم مەطلوب دەم ناو ڕزەخانوویەتا بوو ئەمە خۆی ئەمە کوڕەکەم ئەوە بووکەکەم ئەوە زاواکەم لە ناکاو مەطلوب دەم مەطلوب دەم نازانێ لەکوێیە سەرگەردانە فبۆیە براکانم ئاوهایە پەنا بگرە لە خوای گەورە لەو عافیەتی کە ئێستا تۆ دەیدای بگۆڕێت بۆ ئەمن و ئەمانێت کە نەت بێت بگۆڕێ بۆ ترس و دڵڕاوچێت پەنا بەخوا ئەمە دووەمیان سێیەمیان وەفوجاعەتی نیقمەتێک لە ناکاو نیقمەتێکم بۆ بنێنی یا ڕەب العالەمین پەنا ئەگرم بە تۆ لە ناکاو تووشی نیقمەتێ بم نیقمەت عەکسی نیعمەتە ئینسان جار وایە کاسبێت لە ناکاو وەڵێ جەڵێ لە پڕێکا بۆ کوڕێ دەوڵەمەند ئەبێ ماشەڵڵا تەلەبە ئەخوێنێ خوێن لە ناکاوە سێرەی دەرەجە دێتەوە معدەلی 90 سەدە چی نیعمەتێکە
کاسبیەت ئەەکەی خانوویەت ئەکڕی زەویە کڕی زەلامان بینیوە زەوی توڕێ بە 10 ملیۆن بۆتە 50 ملیۆن بۆتە 60 ملیۆن زەلام واشێ لە ناکاوە توش نیقمەتە بێ پەنا بخوا بەردەوام پەنا برن لە خوای گەورە بەم خاڵی سێمە چونکە ئینسان کاتێ تاوانەکە پەنا بخوا ئاگای لە خۆی نییە بێ ئاگا بووە وەخوای گەورەش کاتێ فوجئەتەن تووشی نیقمەتەکە تۆ لە ناو مەعسیەتا بی لە ناو غەفڵەتا بی ابن قەیم ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ گەورەترین عقوبەی خوای گەورە بۆ بەندەکان ئەوەیە کاتێ تاوان بکەی و هەست نەدەی تاوانەکەی چکە تۆ بی ئاگای غافلی وەخوای گەورە بی ئاگا و غافل لە ناکاو تووشی نیقمەتێکە بێباوەڕان بە تایبەتی ئەوانەی مەککە کاتێک کوفری ئاەتەکانی خوای گەورەیان کرد و کوفری پێغەمبەرانیانە کرد خوای گەورە فەرمێ چی ئەفەئەمینە ئەهل القوڕى أن يأتيهم بأسنا بياتا وهم نائمون أو أم خلقا أم بباورانا ناترسن أمينا لويت إما السزايا بدين لناكاو وهم نائمون لكاتر أوان لناو خو بآداو لغفلت دان چەند مان بینی پەنا بەخوا چووە ماڵەکانی خەڵک شەوانە بۆ مەعسیە بۆ لای ئافرەتی خەڵک لە ناو خەوا بوو لە ناکاوە تووشی نیقمەت هات لە ناکاوە ڕوحی دانا لە ناکاوە ئابڕووی چوو حەیای خۆی برد بۆیە دەفەرمی ئەرێ ئەمینن ئەو کەسانە لە خۆیان لە کاتێکدا لە سزای خوای گەورە لە ناکاو بۆیان بێت و ئەوان لە ناو خەودا بن واتا کاتێ نیقمەت هات لە ناکاو بۆ دێ پەنا بەخوا دە تۆ غافڵ بیت یاخود دەفەرموو خوای گەورە ئەوە ئەمینە ئەهل القوڕى ئەی ئەوە ئەم بێباوەڕانە ئەمینن لە خۆیان ئەی یەئتیەهم بەئسونا ضحا وهم یلعبون کاتی ئەمان لە چێشتەنگاودا خەریکی غەفڵەتن خەریکی گاڵتە و گەپن خوای گەورە لێ ئەمینن لە خۆیان کە ئێمە لە ناکاو سزایەکیان بۆ نەنێرین بۆیە براکانم واللهی کەڵەتێک کە تۆ غەفڵەتی وریا بە خوای گەورە نیقمەتی خۆیت بۆ بنێرێ بە خێرایی چەندمان بینی سەرخۆش بوو قەتلی کرد چەندمان بینی بێئاگا بوو دزی کرد قەتلی کرد زینای کرد ماڵی خەڵکی خوارد زەوی خەڵکی داگیر کرد خەڵکی لە میرات مەحروم کرد لە قمەی بێئاگای و غەفڵەتیە کەوات کرد خوای گەورە ئەو نیعمەتانەی سن تووشی نیقمەتی کرد ئەمە خاڵی سێم خاڵی چوارەم و کۆتایی وجەمیع سەخەتیک وخدایە پەنات پێدرم لە هەموو تووڕەبوونەکانت لە هەموو تووڕەبوونێک هەموو تووڕەبوونێک کە من هۆکار بم تۆ لێم تووڕە بیت ئەها ئەم خاڵە زۆر گرنگە خوای گەورە چی کاتی لە تۆ تووڕا بێت کە تۆ خۆت هۆکار بیت تۆ سەرپێچی خوا بکەی تۆ ڕێگای خوا نەگری ئەم چوار خاڵە زۆر گرنگە ئەم دوعایانە بکەن دەرزی ڕابردووش پێتان نەموت ئەم دوعایانە ئەگەر ڕۆژانە بیکەن قەت لە بیرتان ناچێتەوە هەمووشی زۆر گرنگن لە سەحیح بوخاری موسلم هاتوونە و ئەم دوعایانە پێغەمبەران دوعایان پێ کردووە و لێرەدا پێم خۆش بوو خاڵێکە باسکەم وەک ڕوونکردنەوەیە لە خاڵی سێیەمە فەرمێ چێ بۆ مەڵێ خاڵی سێیەم باش ئایا پێغەمبەران لە ناکا خوای لێرە تووشی نیقمەتیانەکە نەخێر ئەی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێرە پەنای دەدە بە خوای گەورە لەمە پەنای پێدرێ واتە توش ئەگەری هەیە کە توش بێت بیتێنە چالاکی بۆ دەست ڕابردوویان باسی کەین ئێمە ئەڵێین خوای گەورە کاتێک خەڵکی تووشی نیقمەتکە پیاوچاکانیان شتێ بێ تووشیانەکە بەڵام ڕەحمەتێکە بۆ پیاوچاکان عایشەی دایکی ماداران فەرمووی چی یا ڕەسوڵ الله ئەنوهلیک وەفینە الصالحون ئێمە بە هیلاکە چین لە ناوە چین لە کاتێکدا پیاوچاکانمان تەیە فەرمووی چی نەعم ئیذا چی ڕەحمەتت لێبێ بەڵێ ئەی عایشە ئەگەر خراپەکان زۆر بوون فبۆیە قەومێ خراپێ قەومێ ملهوڕ بێ پەنا بەخوا ڕێی خوا بەربدا کە خوای گەورە سزای ئەو قەومەیدا ئەوانەی کە ڕێی خوایان گردی بێن نیعمەتێکە بۆ ئەوان بەڵام بۆ ئەوانەی تر نیقمەتە پەنا بەخوا سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك